هەر لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام دەمێنینەوە دەچینە هندستان لەوێ فستیڤالێک بڕێوە چووە فستیڤالەکە لە شاری ڕاجستانە لە هندستان مەبەستیانە سەرنجی گەشتیار ڕابکێشن. فستیڤالەکە بۆ ئەوەیە دەری بخەن کە وشترەکانی ئەو وڵاتە چەندە جوانن دەیان ڕازێننەوە جلوبەرگ و هەندێک نەخش و نیگار و واروەها موت و مرو بە وشترەکانەوە دەکەن دەیان بن لە نێو مەیدانێکدا نمایشیشان بێ دەکەن هەندێک لەم وشترانە دەکەونە سەما دەچین دیمەنە جوانەکانی ئەم فستیڤالە دەبینن و واروە هەندێک زاناریشی لەسەر ئامادەکراوە بۆتانی دەخەینە ڕوو. لا شاری بیکەناری سەر بە هەرێمی ڕاجستانی هندستان فستیڤاڵی نمایشە جۆراجۆرەکانی جوانی وشتر بەڕێوە چوو. ئەم شارە قەرەباڵغێکی زۆر لە هاوڵاتیان و گەشتیارانی چەند ڕۆژ ڕابردوو تا ئەمڕۆ بەخۆی بینیوە و بەهۆی نمایشە سەیرەکانی ئەو ژمارە وشتری بەشداری لەم فستیڤالەدا دەکەن. لە نێو فستیڤالەکەدا وشترەکان بە تەواوەتی با کەلوپەری جوانکاری ڕازێنراونەتەوە و لە سەرەتاشدا بە شێوەی ڕێوڕۆیشتن بە پێشچاوی ئامادەبانی فستیڤالەکەەوە دەڕۆن و خۆیان نمایش دەکەن وەکو بەشێک لە نمایشەکە. لە نێوەم فستیڤالەدا کە لەلایەن بەشی گەشتوگوزاری هەرێمی ڕاجستانەوە ئامادەکراوە ڕێگە دەدرێت بە خاوەنی وشترەکان جوانترین جوڵە و سەما بە وشترەکانیان ئەنجام بدەن وەک بەشێک لە نەریتی ناوچەکە و ڕاکێشانی زۆرترین سەرنجی گەشتیار بۆ ناوچەکە. بەشێکی زۆر لە ئامادەبان و ڕێخەرانی فستیڤالەکە با جلوبەرگی تایبەتی هندیەوە بەشداریان لە فستیڤالەکە کردووە و چەندین سەما و جوڵە و نمایش بە درێژایی ڕۆژ بۆ گەشتیاران دەخرێتە ڕوو واش بڕێرە ئەم فستیڤالە چەند ڕۆژێک بخایێنێت و چەندین چالاکی تر بۆ گەشتیاران و وارووا لە چەندین وڵاتی ترەوە گەشتیار بێت بۆ بینینی نمایشە جۆراوجۆرەکانی ئەم وشترانە.